باسی قەرزی بچووکم بۆ کردن، باسی ئەوم بۆ کردن کە هەندێک لە حکوومەتەکان بۆ ڕەخساندنی هەلی کار قەرزی بچووک ئێن بە هاوڵاتیان، بۆیە ئەمانوێ زیاتر قسە لەم بارەیە بکەین لە بەرەوەی کە بۆ هاوڵاتیانی ئێمەش ئەمە گرانە کە ئەگەر بێت و بۆ نمونە گەنجانمان کە خاوەنی بیرۆکەن کە خاوەنی پرۆژەن ئەگەر بێت و وەکو پاڵپشتێکی سەرەتایی پاڵپشتیان بکرێت وە پارەیەکیان پێ بدرێت قەرزێکیان پێ بدرێت بەبێ قازانجیان بەبێ سوودیان ئەگەر لانی کەم سوودەکەی کەم بێ ئایا ئەتوانن لەسەر پێی خۆیان بوەستنەوە یاخودنا. بۆم بابەتە ئەمەوێ بچمە هەولێر میوانمان لەگەڵە لەوێەوە محەممەد مەحمودی شارەزای ئابووری کاک محەممەد سڵاوت لێبێ. سەرەتا با بەمە دەست پێ بکەین بەڕاست پێدانی قەرزی بچووک هیچ ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی بێکاری گەنجان لەسەر ئاستی جیهان لە وڵاتانی جیهان؟ سڵاو ڕێزم هەیە لە خزمەت بەڕێستان و بینەرانی تەلەڤیزیۆنی کورتسات. دیارە قەرزی بچووک یەکێک لەو ڕێکارانەیە کە حکوومەتەکان بەتایبەت ئەو حکوومەتانەی کە وەکو جیهانی سێهەم دەستی پێیەکەن و یەکێک لەو پلانە کاریانەیە کە حکوومەتەکان بەرچاوی یەگرن، بەڵام بەداخەوە تەنیا دانی قەرزی بچووک هیچ کاریگەری نەک ئەوە کە لە سەر دروستکردنی دەرفەتی کار نییە، بەڵکو بەداخەوە قەرزی بچووک ئەبێتە هۆی دروستبوونی قەرز نەک دروستبوونی دەرفەتی کار، چون ئەو قەرزانەی کە ئەدرێت وەکو قەرزی بچووک بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە بۆ کاری کە خەرجیەکەن یا سیارەی پێکڕن یا ئەوە کە تیکەیە زەوی لە دەوری شارەکانی پێ ئەکڕن و ئەما بێتە هەڵاوسانێک بۆ یەکە مکانیسمەکانی دروستکردنی دەرفەتی کار بۆ ئەوە کە هەمووی هاوڵاتیان لە باسەکە زۆر بەباشی تێبگەن. دانی قەرزی بچووک وەکو ئەو وایە کە وەرزێڕێک تەنها کۆدی کیمیایی با بە ڕوەکەکانی بیا بە زەمینەکەی بەڵام ئاوی پێنەدا بەڵام بە خێوی نەکە. تمیشاکە حکوومەتەکان ڕاستەکە کەرتی تایبەت لە ئەستۆی حکوومەت نییە، بەڵام هەموو حکوومەتێک لە واقعا شەریکی کەرتی تایبەتە، چون هەر کەسب و کارێک کە دا ئەمەزرێ لە داهاتووە دیارە ئەبێ باج با بە دەوڵەت و ئەگەر ئەو کەسب و کارە شکست بخوا کەوایە حکوومەتیشی شتێکی دەست ناکەوێت غەیریەوە ئەو پوڵانش کە داوێتی بە خەڵق ئەفەوتێ و وەکو قەرزێک ئەکەوێتە سەر شانی خەڵق. بۆیە کە ئێمە مێکانیسمێکمان پێویستە، ئەو مێکانیسمانەی کە پەروەردەکردنی یەکدانە کەسب و کار ئەکات تاوەکو ئەگا بە ئامانج. بۆیە تەنها بە قەرزی بچووک ناتوانین ئێمە چاوەڕوانی دروستکردنی دەرفەتی کار بین. تاو کاک محەممەد ئەوەی من تێگەیشتم ڕەخنەگرانیش ئەڵێن کە حکوومەت قەرزی بچووک ئەیات بەبێ ڕاهێنان و بەبێ فێرکردن تەنها قەرزەکان کەڵەکەدەوەی من تێگەیشتم جەنابتان هاوڕان لەگەڵەمە، بەڵام پێم بڵێن بە بڕوای ئێوە ئەگەر سەرچاوەکان سنووردار بن ئەولەویەت بە پێدانی قەرزی بچووکە یان ئەولەویەت بە ڕاهێنان و ئامادەکاری گەنجانە؟ بەدڵنیاییەوانە هەردووکیان پێویستە. مکانیسمەکانی ئاموزش لە جیهانە مکانیسمەکانی فێرکاری دوو مکانیسممان هەیە. مکانیسمی ئاکادمیکە کە لە زانکۆکانە دیارە دەرسە خوێندرێ و مکانیسمێکمان هەیە کە فێرکاری لە کاتی کارایە. ئەو مکانیسمانەی کە فێرکاری لە کاتی کارایە گرنگترین سیستەمی فێرکاریە بۆ ئەوە کە هاوڵاتیان بتوانن دەرفەتی کار بۆ خۆیان دروست بکەن. دیارە فێرکاری لە زمینی کارە وەکو لە ناو کوردەواریە باوە پێڵێن فێرکردنی وەستا شاگردی کە شاگردێکە چێت لای وەستایە کارەکات. ئەمە سیستمێکی ئاموزشی زۆر بەربڵاو و بەرینی بۆ دروستکراوە کە ئێستا لە ئاڵمانە بە ناوی ئاوسبیلدون و لە وڵاتەکانی کێشە بەتایبەت لە وڵاتەکانی باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا بە شێوەیەکی گشتی فێرکاری پیشەیی بۆتە یەکێک لە سەرەکی ترینی سیستمی فێرکاری کە هاوکات لەگەڵ فێربوونی کارەکە ئێمە کارەکەش ئەڕەخسێنن و لە زمنی فێربوونە ئەو کەسە ئەتوانێت بەرهەمهێنەر بێت. باشە کاک محەممەد،
لێرە لە هەرێمی کوردستانیش قەرزی بچووک ئەدرێ بە گەنجان بە هاوڵاتیان ساڵی 2024 دراوە تەنها 25 ڕاگیراوە بڕیار ساڵی 2026 دەست پێ بکاتەوە. حکوومەت قەرزی بچووک ئەیات بەڵام ئەو چاوەڕوانیەی کە لێی ئەکرێت نایات بەدەستەوە دەرفەتی کار وەکو پێویست دروست نابێت. هۆکاری ئەمە چییە؟ من لە ماوەی 13 ساڵ توێژینەوەی زانستی لەسەر هۆکارەکانی گەشەی ئابووری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ئەو هۆکارانەی کە باعثی ئەوە بووە کە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە ماوەیەکی کەمتر لە 50 ساڵیە گەشەیەک ببڕن کە ئوروپا لە ماوەی 50 ساڵە جا پێی گەیشتووە. ئەو هۆکارانە چی بوون؟ هەمووی ئەو هۆکارانە بۆتە دەیتاوە ئەوانم هین کردووە. ئێمە بۆ ئەوەی کە بتوانین گەشەیەکی خێرا بە ئابووری وڵات بین پێویستە یەک سیستەممان ببێت نەک ئەوە کە یەک پلانی بچووک لە یەک بوارە. ئەم سیستەمە بە شێوەیەکە کە ئێمە ئەبێ بەرنامەڕێژی بکەین بە پێی ئیمکانیات و تواناییەکانی ئابووری و سەرچاوەکانی سروشتی وڵات و بە پێی ئەو زانستانەی کە لە سیستمی ئاکادمیکەوە لە وڵاتە بڵاو بۆتەوە پلانێک ئەتوانین بڕێژین کە ئەو کارانەی کە دەرفەتی سەرکەوتنیان هەیە لەم وڵاتەیە و ئیمکانیاتی پێشکەوتنیان هەیە ئەو لەسەر ئەو پلانانە لەسەر ئەو دەرفەتی کارانە کار بکرێت ئەو گەشەیە بدرێت کە وڵاتی ئێمە سەرچاوەکانی هەیە. بە دوای ئەوە ئێمە ئەتوانین لە مکانیسمێکی زۆر پێشکەوتووە پلانێکمان ببێت کە هاوکات لەگەڵ فێرکردنی ئەو کەسانەی کە ئێستا داوای کارەکەن لەگەڵ فێرکردنی دەرفەتی کارەکەیان بۆ بڕەخسێ لە سیستمێکی بچووکەوانێ لە کەسب و کارێکی بچووکەوە لە ناو ماڵەوانێ دەست پێ بکەن دوای 1 ساڵ پەروەردەکردنیان ئەو وەختێ ببێت بە کارێکی کارگایی کە لە ناو ناوچە پیشەسازیەکانە کارگایان بۆ دروست بکرێ دوای 2 ساڵ دیارە بەخێوکردنیان گەورەکردنیان فێرکردنیان سیستمەکان ئەتوانێت ببێت بە سیستمێکی ڕۆبۆتیک و سیستمێکی ئۆتۆمەیشن و ئەتوانێت لەوە بەولاوە بەجێی ئەوەکە ئێمە یەک دانە کارگای بچووکمان ببێ بەڵ یەک کارگامانە بێ و کارگاکان کەم کەم گەورە ئەکرێن تاوەکو ئەوە ئەبێتە کارخانەیەکی گەورەیان کارگایەکی زۆر گەورە کە ئەتوانێت دەیان و سەدان کەس کاری تیا بکە. بۆ یەکە ئێمە یەک ڕەوتمانەوێ وەک چۆن وەرزێرەك نەمامێک لە ئەوڵەوە ئەچنێت دەنکێک گەنم ئەچنێت و ماوەی 1 ساڵ تەواو بەخێوی ئەکا ئێمە پێویستە ئەو کەسب و کارانە بەخێو بکەین و گەورەی بکەین تاوکەوەکە نەکەون. بە پێی ئامارەکان دیارە ئێستا یەکێک لەو فاکتەرانە و ئەو پێوەرانەی کە وڵاتانی گەشە سەند و لەگەڵ وڵاتانی عادیە دێن بەراوردیەکەن کە چ وڵاتێک گەشە سندووە بە پێی تەمەنی دەرفەتی کەسب و کارەکان دێن بەراوردیەکەن کە کەسب و کارەکانی کە دامەزراون چەنە عمریان کردووە دوای چەند ساڵ ماونەوە. بۆ یەکە لە وڵاتانێکی وەکو وڵاتی ئێمەیە بەداخەوە تەمەنی کەسب و کارەکانمان زیاتر لە 80 تا لە 90% لە 5 ساڵی ئەوەڵی عمریانە ئەمرن و ئەمەش خەسارێکی زۆر گەورەیە. کاک محەممەد ئەمامە زۆر گرنگ بوو کە جەنابەت ئێستا ئاماژەت پێکردماوەی مانەوە و کارکردنی کۆمپانیاکە خۆی گەشەی وڵات و سەرکەوتنی پلانەکانی گەشەی وڵات بە تەمەنی کۆمپانیا و دامەزراوە ئابوووریەکان و دامەزراوە بازرگانی پیشەسازیەکان هەڵەسەنگێنرێت. هۆکاری چییە لە وڵاتی ئێمە وەکو ئێستا ئاماژەتان پێدا بەگشتی لە وڵاتانی تازە پێگەیشت و تەمەنی ئەم کۆمپانیانە کورتخایەنن خاوەن پرۆژەکە دوای چەند ساڵ لە جیاتیەوەی گەشەی پێبا پەرەی پێبات دەستی لێبەریا بە تەواوەتی یان مایە پوچ ئەبێت. هۆکاری سەرنەکەوتنی پلانەکان چییە لە وڵاتانەی ئێمە؟ بەداخەوە پڕژوبڵاوی پلانەکان و یەک لایەنە تماشاکردنی پلانەکان باعثی ئەوە بێت کە ئەم کەسب و کارە لە ماوەیەکی کورتە بمرێت و ئێمە بە شێوەی سیستمی و بە شێوەی پەروەردەیی تمیشای کەسب و کارەکان ناکەین. لە وڵاتی ئێمەیە قەرزی بچوو گەدرێت بەڵام وێڵەکرێ وەکو ئەوە وایە تۆ دیارە تەنیا کودێک بی بە ڕوەکێک چاوەڕوانی ئەوە بکەی کە ئیشەڵا بۆ خۆی گەورە ببێ ئەمە ئەی سووتێنێت تۆ وەختێک گەر ئاوی پێنەدەی وەختێک بەخێوی نەکەی وەختێک
هەرزەکانی لە دەور کۆنەکەیتەوە ئەمە ئەبێتە هۆی سووتاندنی ئەو ڕووەکە. دقیقەن کەسب و کارەکانی ئێمەش بەدانی قەرزی بچووک بەتەنیا ئەمە یەکێک لە گەورەترین گرفتەکانە کە حکوومەتەکان مەسئولیەتێک بۆ خۆیان تعریف ناکەن کە من وەزیفەمە ئەم کەسب و کارە مکانیسمێکی بۆ دروست بکەم کە بەخێو بکرێت وە گەورە بکرێت. بۆیە چاودێریکردنی بەردەوام و بەخێوکردنیان لە مکانیسمێکی پێشکەوتووە فاکتەری ئەسڵیە بۆ ئەوەی کە ئەو کەسب و کارانە نەمرن تاوەکو ئەو خۆگرن. چون هەموو کەسب و کارێک کە دا ئەمەزرێ وەکو وەک منداڵێک کە تۆ بەخێوی ئەەکەی لە منداڵیە چاودێریەکی زۆر گەورەی پێویستە کە ئەم مناڵە بتوانێ خۆی بگرێت تا لەسەر پێی خۆی بێستێ. هەموو کەسب و کارێکی شەر بەو شێوەیە. بۆیە کە ئێمە پێویستیمان بەوەیە ساڵانی ئەوەڵی تەمەنی ئەم کەسب و کارە چاومان لێی بێ بەخێوی بکەین تاوکەوە کە ئەتوانێت پێ بگرێت و لە داهاتووە ئەکەوێتە سەر قازانج. باشە کاک محەممەد بە پێی توێژینەوەکان بە پێی داتاکان ئێوە ئێستا باسیەوەتان کردوتان حکوومەتەکانە بێ بەرپرسیارەتی هەڵبگرن. ڕێکارەکان کە تاقیکراون بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەست بێت بۆ ئەوەی کە وڵات گەشە بکە بۆ ئەوەی کە ئەو ئابوووریە کە تازە کەوتۆتە سەر پێی خۆی و ساوایە گەشە بکات چینە و ڕێکارانە کە تاقیکراونەوە پێشنیاری ئێوە چییە بۆ حکوومەتەکان وەکو چاودێریکردن وەکو هەڵگرتنی بەرپرسیارەتیەکەیان؟ دیارە من لە تەمەنی توێژینەوەی خۆمە ئێمە پلانێکمان بە ناوی پلانی چاندن تا چنینەوە ئامادە کردووە. ئەم پلانە لە نزیک نۆ کۆنفرانسی جیهانیە تاوەکو ئێستا لە ئەمریکا و ئوروپا و کانادا و ئەمانە بەشداری کردووە. بەپێی ئەو پلانە ئێمە هەر کەسب و کارێک کە دا ئەمازرێ بەپێی سەرچاوە سروشتی و سەرچاوەکانی زانستی هەر وڵاتێک کۆمەڵەیەکی زۆر ئەتوانین دەرفەتی کار تعریف بکەین. ئەم دەرفەتی کارانە داوا لە خەڵق بکەین لە ناو مکانیسمێکی پێشکەوتوو و لە ناو پلاتفۆرمێکە سەبتناو بکرێت و ئەم دوای ئەوە کە ناونووسی ئەکەن ئەم خەڵقا و بواری خۆیان هەڵ ئەبژێرن ئێمە ئەتوانین بە دوای ئەوە فێریان بکەین و ئەو کەسب و کارە لە ماوەی یەک ساڵە بەردەوام چاودێری بکەین. یەکێک لە گرنگترینی ئەو فاکتەرانەی کەسب و کارەکانی ئێمە زوو ئەمرێت و بە نەتیجە ناگا ئەوەیە کە کەسب و کاری ئێمە دا ئەمەزرێ و بەرهێنان ئەکرێ بەڵام مارکێتینگی نییە. خەڵقی ئێمە لە وڵاتی ئێمەیە ئێستا ئەزانێت لە چین لە وڵاتانی ئوروپا لەم لاولە چی دروستەکرێت. لێرە خەڵقی ئێمە هەڵستی ئەچێ لە چین ش دەکرێت لە ئێمارات ش دەکرێت و ئەیهێنێ لێرە ئەیفرۆشێ بەڵام نازانێت لە ناوچەی پیشەسازی هەولێر و سلێمانی چی هەیە. تۆ ئێستا ئەگەر لە ناو بازاڕا بپرسی لە خەڵق زیاتر لە 99% خەڵق هەر نازانێت لە هەرێمی کوردستانە چی بەرهەم دێت. یعنی وە بەرهێنەری ئێمە نەیتوانیوە خۆی بناسێنێ بە خەڵقەکەی خۆی بەڵام کابرای چینی لەو سەری دنیاوە خۆی ناساندووە بە ئێمە و ئێمە ئەزانین لەوێ چی دروستەکرێت. بۆیە ئێمە هەڵاستینە چین لەوێ شتەکە ئەکڕین و ئەیهێنین بۆ ئێرە. بۆیە ئێمە مکانیسمێکمان پێویستە ئەو وە بەرهێنەرە ئەبێ ئۆنلاین شاپی ببێت و لە ڕێی ئۆنلاین شاپەکەوانێ بەرهەمەکانی خۆی بە هەمووی دنیا بناسێنێ. ئێمە لەو مکانیسمەیە هەم سیستمی وەبەرهێنان بە ئیزافەی زائیدی سیستمی پەروەردەی ئەو کەسب و کارە زائید سیستمی بانگەشە و مارکتینگی و سیستمی فرۆشی ئەو کەسب و کارەمان ئامادە کردووە. هەمووی ئەمە لە چوارچێوەی یەکدانە پلانی استراتیژی و پلانێکی نێتوەرکی تایبەتە کە بە شێوەی زنجیرەیی پێکەوانێ هەمووی بەستراوەتەوانێت لە چاندن تا چنینەوە تا ئەگاتە ئاستی ئەوەی کە ئەم دەرفەتی کارە بە سەمەر ئەگاوە نەتیجە ئەیە ئێمە ئەتوانین چاودێری بکەین و ئەو کاتە لە ماوەی 5 ساڵە هەمووی ئەو کەسب و کارانە کە بەردەوامدا ئامەزرێن دوای 5 ساڵەکە ئەتوانن ببن بە سەرچاوەی داهاتی هەم خەڵق و هەم سەرچاوەی داهاتی حکوومەتیش. چون سیستمەکانی وەبەرهێنان ئەگەر بە شێوەیەکی کارە ئەکتیڤ بکرێ زۆر زیاتر
لە فرۆشی سەرچاوە سروشتیەکانی وەکو نەوت و کانزاکان ئەتوانێت یارمەتیدەری حکوومەت بێ. بەتایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت ناوچەی هەرێمی کوردستانی ئێمە ئێستا نزیک بە 7 ملیۆن 8 ملیۆن دانیشتوانی هەیە، لە حاڵێکە ئێمە زیاتر لە 100 شارمان هەیە کە زیاتر لە 10 تاوکو 20 ملیۆن کەس جەمعیەتی هەیە. بۆیە ئێمە دروستکردنی دەرفەتی کار بۆ 6 ملیۆن کەس کارێکی نەک ئەستەم نییە، کارێکی بچووکە و بەڕاستی لە ماوەی کەمتر لە 3 ساڵە ئێمە ئەتوانین نەک ئەوە کە ئەم 7 ملیۆنە دەرفەتی کاریان نەبێت و داوای کار لە دەوڵەت بکە، بەڵکو هەموو ماڵێک بۆ خۆی کارگایەکی ببێ و پێویستی بە کاریگەریش بێت و کەسی کەی لازم بێ بۆ کار، نەک ئەوە کە ئێمە خۆمان بێکار بین. ئەمە بەڕاستی یانی دەستەوەستانی و یانی بێبەرنامەیی کە ئێمە لە 7 ملیۆن دانیشتوانی ئەم وڵاتە چاوەڕوانی ئەوە بکەین کە بێکاری تیابێ. بۆیە من تکایەکم هەیە لە حیزبەکان لە حکوومەتەکان تکام لێیانە کە با دانیشتنێک بکەین. من ئامادەم هەموو ئەو ئیمکانیاتەی ڕێکخراوی خۆمان بخەمە اختیاریان و هەر ئێستا کولی ئەو سیستمە ئەتوانین بخەینە اختیاریان بەبێ هیچ خەرجێکی ئیزافی حکوومەت دەتوانێت بە دەیان هزار دەرفەتی کار لە ماوەی 3 ساڵە بڕەخسێنێ بۆ خەڵق و هەمووشی بە نەتیجە بگە و مەرحەلە بە مەرحەلە چاودێری بکرێت. سپاس بەڕێز محەممەد مەحموودی شارەزای ئابووریکە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانتان.